بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و ئازیزان، لەم شەوە تاریکەیە، لەم ئەشکەوتە تاریکترەیە، هیوادارم خوای گەورە لەو یارانەمان حسێب بکە کە 300 ساڵ لە ناو ئەشکەوتا نووستن، بەڵام دڵیان بێدار بوو، ئەوە خەڵکەکە و دەوروبەرەکەیان بوو، خەویان لێکەوت بوو، بەڵام ئەمان وتحسبهم أيقاظا وهم رقود، بەڵێ بە ئاگا بوون. بۆیە هەر کاتێک خوای گەورە ئەم شەرەفەی بە عەبدەکەی شک برد، خۆی پێ ئەناسێنێ و خۆیان لێ نزیکە کاتەوە هەتاوەکو خوای گەورە بناسن. ئەها کەسێک ئێوە بچێ بۆ لای پاشایەک، ئەچێ پرسیارەکات لە یەکێکە لە حاشیەکانی، بەڵێ ئەم پاشایە چۆنە؟ حەزەکەم پێشەوەی کە بچم بیبینم بیناسم. ئەویش بە کورتی پێڵێ پاشایەکی چاکە. ئەویش ئەڵێ خەڵکی زۆر هەیە چاکن، بەڵام منەوێ سفەتەکانم پێ بڵێیت. ئەڵێ پاشایەکی چاک و بەخشندەیە. بەڵێ خەڵکی بەخشندە زۆرن، حەزەکەم بزانم سفەتی چۆنە، حەزی لە چییە، ڕقی لە چییە، چۆن محاولە بکەم بزانم بەچی لێم ڕازیە بێ، بەچی لێم تووڕا بێ. ئەویش ئەڵێ پاشایەکی بەخشندەی گەورەی دەسەڵاتداری لەسەر خۆی حەلیمی، بەڵام نەکەی تووڕێیکەیت، تووڕێیکەیت ڕەحمت پێ ناکا. تێگەیشتم کەواتە بێ لە یاسا و دەستوورەکانی لانەیەم. بڵێ هەر کاتێ ئینسان بەم بەرچاوڕوونیەوە بەرەو خوا چوو، سفاتەکانی خوای گەورەی ناسی، پێش ئەوەی کە بیبینێت خوای گەورەی لەبەر چاوە، سفەتەکانی لەبەر چاوە، گەورەیەکانی لەبەر چاوە، دەزانێت لەگەڵ کوێیان مامەڵەکات. بە هەر کەسێ بڵێیت ئەدەی فڵان کەس چۆنە، 4 سفەتە بۆ بژێرێ، لە 5ەمان پەکێکەوێت. کەسێک نییە سفەتەکانی ئەو نە زۆر بن کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئین لله 99 اسما من ئەحصاها دەخەل الجەنە. خوای گەورە 99 ناوی هەیە، هەر کەسێک هەمیان کۆکاتەوە بچێتە باشتەوە. با لەم شەوەیە با لە ژیانی خۆمانە محاولە بکەین خوای گەورە بناسین، بڵین خوایە نەمرین هەتاوەکو خۆتمان پێ ئەناسێنیت. خوای گەورە نەمان بیتەوە هەتاوەکو لە خۆتمان حاڵیەکەیت. خوای گەورە ئەو سفەتانەی کە هەیەتی هەمووی سفەتی جەلالن، هەمووی سفەتی جەمالن. کاڵی خوای گەورە حەیە، زیندووە، قەیومە، ئەوەلە، ئاخرە، باقیە. الله هەرچی سفەتەکە ژیانەتیایەتی بۆ خۆی و بۆ ئەوانەی کە دروستیشی کردوون، بەشێکی لەم سفەتە پێیاون. قەیومە واتە کاری هەمویانە با بەڕێوە. چۆن حاڵیە بیت خوای گەورە ئەوەلە، یعنی پێش ئەو خوایەکی تر نەبووە، پێش ئەو زاتێکی تر نەبووە، پێش ئەو کەسێکی تر نەبووە، ئاخریشە، دوای ئەو کەسی تر نابێ. ئەو ڕۆژێک کاڵە لیمەن المولک اليوم. سبحان الله، خوای گەورە تەنیایە، خوای گەورە حەکیمە، عەزیزە، قەویە، بەهێزە، مەتینە، والیە، قادرە، مقتەدیرە، قەدیرە،
بەسەر هەموو شتێک توانایشکێ ئەگەر ویستی کارێ بکات إنما أمرنا لشيء إذا أردناه چی پێ فەرمێ کون فەیەکون ئەمرەکەی لە بینی کاف و نونایە پێویستی بە هیچی تر نییە ئەم خوایە ظاهرة متكبرة جبارة عظيمة علية كبيرة الله چه هەیە صفتانی تیابێ سبحان الله پاشاکان لە قیامەتا بەرەو جەهەنم ڕاکێشێن ئەوانەی کە خۆیان نەناسیوە ئەوانەی کە دەستور یاسایەکیان هێناوە خستویانەتە پاڵ دەستور یاسایەک بەرنامەی خۆیان پژۆ خستووە خۆی گەورە پیانە فەرمێ ذق إنك أنت العزيز الكريم بچێژە تۆ گەورە نەبوویت عزیز نەبوویت گەورە نەبوویت بچێژە ئەم سیفەتانە تەنها قابلی خۆیەتی کەوتمان عەلیم زانا خەبیر گەیەنیتە سەر شتێک ئەڵێ بەخوای تر من ئەومەی لێزانم 30 ساڵیشە لەم بوارەیە خزمەتەکەم خیبرە ئەزمونە زایدەن علم بەڵام خوایەک وما تسقط من ورقة إلا يعلمها هیچ شتێکی لێو نابێ تەنانەت داری لە دارستانێکە کە یەک گەڵای لێبەرە بێتەوە تاوەکو ئەگەوێتە سەرزەوی خوای گەورە پێی ئاگادارە بۆیە خوای گەورە ڕەقیبە واسعە شەهیدە مهيمنة محصية سميع بصيرة الله چەند خۆش ئینسان ئەم سیفەتانی پەروەردگاری لەبەر بێ لەبەریان کات بە مناڵەکانی لەبەر کات خۆشی لەسەری ڕابێنێ محاولە بکە ئەم سیفەتانە لە ژیانی خۆیان پیادە بکە بڵێ مادەم خوای گەورە سەمیعە کەواتە گوێی لێمە کەواتە نابێ شتێ بڵێم خوازیوی بکە نابێ لە مۆبایڵەکەشمەوە جەرەسێ بڕوات دەنگێ بێت کە خوای گەورە لە خۆم بڕەنجێنم نابێ لە تەلەڤیزیۆنەکەمەوە مسەلسەلێک بوترێت کە خوای گەورە پێی ناخۆش بێ کەواتە خوای گەورە سەمیعە کەواتە ئەگەر داوای لێ بکەم گوێی لێمە بڵێ دی کەواتە چاوەڕێی چیت دەست بەرزکەرەوە کاتی ئەوە هاتوو دوعا بکەیت مادەم خوایەکی سەمیع و بەسیرت هەیە دەی لەگەڵ سفەتەکانی خوایە خۆت بگونجێنە خوای گەورە وەها بە مناڵت نییە داوا بکە دکتۆرا دکتۆر مەکە زۆر بە دوای مناڵی بلووریەوە مەبە ئەوە وەهابە ئەستەغفر الله زۆر بکە ئەوە توانێ معتیە توانێ بداتێ توانێ گەورەت کات چکە معیزە ئەتوانێ بتکا بە ئەسفەلە سافلین چکە مذلە ئێوە قەت بیرتان بەم شێوەیە لە خوای گەورە کردوێتەوە قەت بیرتان لە خوا کردوێتەوە کە خالیقە هو الذي يصوركم في الأرحام كيف يشاء هو خوایەکە مصورە لەسکی دایکمانە بەم شێوەیە تەسویری کردوین لەو تاریکایەیە وەرە نەخشێک لەسەر شتێکی بچکۆلە لە مناڵێکە لە تۆ و هێلکەیەک لە یەک خانە هەڵکەنیت ئەم بوونە گەورەیەوەی لە دروستکەیت ئەم ئینسانە زەبەلاحی لێ دروستکەیت ئەم عەقڵ و ئیدراک و دڵ و خوێنەی لێ دروستکەیت بەس دەخۆی جوان مبدیئە بديعة معيدة پێویستی بە چییە؟ نەخێر غەنیە پێویستی بە کەس نییە هەمووی هی ئەوە کەس خاوەنی هیچ نییە هەمووی ئەوەی خۆی بە خاوەنی شتە زانێ تەنانەت پاپۆڕەشەکەش بە ناوی خۆیەوە نییە کە بەجێ هێشت بەجێ هەڵێ بۆ دوای خۆی کەواتە هەموومان وەکیلی لەسەر ئەو شتەی کە پێمان دراوە
خۆمان تەنها ئیدارەیەکین و بەڕێوە بین حرەسین بە دیارەوە بەڵێ خۆی گەورە ڕەزاقە شەکوورە حەفیظە مقیتە الله یەکێ لە ناوە جوانەکانی خۆی گەورە حەلیم کەواتە ئەگەر تووڕەیان کردینە بێ بیری حیلمی خۆی گەورەمان کردێت ئێمەش حەلیم بین خۆی گەورە لە باسی صفەتی حیلمە ئەفەرمێ ئینە ئیبراهیمە لەئەواه حەلیم ئیبراهیم پیاوێکی لەسەر خۆ بوو تووڕە نابوو ئیستیفزازیان ناکرد بە شوعەیب بڵێن ئینەکە لەئەنتە الحەلیم والڕەشید ئەی شوعەیب تۆ پیاوێکی لەسەر خۆی ئەم صفەتانە چەند جوانە لە ئینسانە هەبن لە کاتێک هەست دەکات خالیقەکەی ئەم صفەتانی تایە چۆن ئەمیش بتوانێت ڕەبانی بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە تایف لە تایف مناڵی دواخن بەردی تێگرن دەرێکن جوابی پەیامەکەی نادەنەوە پاش چەند ساڵێک کە ئەم قسەیە ئەجێڕێتەوە ئەڵێ نەی پێغەمبەری خوا قەد لە ئوحود زیاتر بێتاقەتتر بوویە فەرمێ بەڵێ کە لە تایف دەریان کردم دەرچووم بە غەمباری وەختێکم زانی لە قەرنە تەعالی بم 35 دانە کیلۆمەتر لە تایفەوە دوورە 35 دانە کیلۆمەتر بە پێ بڕۆ یاگا لە خۆر نەبێت ئالەم کاتەیە کە ئیتر ئینسان حەزەکات تۆڵە بکاتەوە هەموو گیانی پڕە ڕق و کینە حەزەکات دوعای شەڕ کات خۆی گەورە مەلایکەتێکە نێرەیە فەرمێی محەممەد من مەلەکی جیبالم من فریشتەی و شاخانم دیارەم شاخانش بۆ خۆیان سێکتەری تایبەتیان هەیە بەرپرسی تایبەت و دیپارتمێنتی و بەشی تایبەتیان هەیە مەلایکەتی ئەم شاخەیان نا کە ئێمە لە ئەشکەوتەکەین هی هەموو شاخەکان هێتە خزمەتی پێغەمبەری خوا ئەی پێغەمبەری خوا ئەوانەی کە ئێستاکەنە عەزیەتیان دایت ئەگەر ئەمرکەی ئیستاکەنە ئەخشەبەینیان لەسەر تونەکەم بۆیان کەم بەبینی ئەو دوو شاخەوە کۆتاییان پێێنە وەکو چۆن قەومەکانی تر کۆتاییان پێ هات سبحان الله پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەم کاتەیە کە هێشتا خوێن لە قاچێ چۆڕێ هێشتا ئازاری بەردەکان چانەبوونەتەوە هێشتا دڵی ئەکوڵێ بەڵام چونکە حەلیمە فەرمێ بەل ئەرجو ئەن یەخرج من ئەصلابهم من يعبد الله وحده لا يشرك به شيئا فمنە خێر من ئومێد دەکەم لەنەوەی ئەمانە کۆمەڵێک بێتە دەر کە خواپەرستێ و شەریکی بۆ بڕیار نەیە واتە حەزم لە تۆڵەسەرنەوە نییە مەلایکەی ئێستاکەیان دەستە و نەزەر وەسا و چاوەڕێیە پێغەمبەری خوا ئەمرکە و جێبەجێیکە چ ئێستاکەنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم سەلاحیەتی وەرگرتووە توانێ هەموو شتێ بکە بەڵام نا پێغەمبەری خوا بۆ خۆی تۆڕە نابێ چۆن بتوانین ئەم سیفەتانە لە خۆمانە جێبەجێ بکەین چۆن بتوانین وابین کە بەم سیفەتانە داوا لە خوای گەورە بکەین ولله الأسماء الحسنى فادعوه بها بەناوە جوانەکان داوا لە خوای گەورە بکەن هاوارکە بۆ سیفەتانی کە خوای گەورە هەیەتی بڵێ یا ڕەحمان ئیرحەمنی یا ڕەحیم یا غەفار ئیغفر لی یا محی یا بەر یا تەواب تب علي يا عفو اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا چەند ئەم ناوانە جوانن بەناوە جوانەکان داوا بکەن کە خۆی گەورە ئەو ناوانەی بۆ ناردووە کە هەر یەکەیان جۆرێ لە سفەت و جۆری لە دەرگایە لێوەی ئەچیتە ژوورەوە بۆ خۆی گەورە بۆیە خودایە
خەڵق و ئەمری تۆ هەوانین لە خەڵقی کائیناتتدا خەتانین قەدیم و باقیە زات و صفاتت هەی و بی و دەبی بۆ تۆ فەنانین زەمین و ئاسمان و مانگ و ڕۆژت ڕیاز و ڕاز و ڕەمزی بێبەهانین لە ڕێی ناسینی تۆ وەستان لە ڕێوە ئەگەر چی هەردوو وەستان عەقڵ و زانین ئەڵڵا ئەڵێ خوایە لە ڕێی ناسینی تۆیە عەقڵ و زانین هەردووکیان وەستان لە کاتێکا عەقڵ و زانین هەردووکیان وەستا و لێزانن لە کاری خۆیانە لە ڕێی ناسینی تۆ وەستان لە ڕێوە ئەگەر چی هەردوو وەستان عەقڵ و زانین. سلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.